بەڕێزان ئەم کاتتان باش پێشەکی هیوادارم هەموو لایەک تەندروستی باش بێت ساغ و سەلامەت بن ڕاستەکەی وەکو دەبینن تەسویری من ئیمڕۆ لە هۆتێلێکە لە هەولێر خۆم و هاوسەرەکەم چەتۆ کەرەنتین کراوین لە هۆتێلێک لە هەولێر اینجا پێم خۆش بوو بۆتانی باس بکەم بۆ کەرەنتین کراوین ڕۆژانە چی دەکەین لێرە چۆن بەتەماین بەردەوام بین هەروەها ئەو ئەزمونەی کە من هەمە بۆتانی باسکەم و ڕە و بۆچوونی خۆم دەربڕم لەو سەردەمەی کۆرۆنا کە بەڕاستی زۆر کارەساتە و دەبێت هەمومان ئاگامان لە خۆمان بێت و پابەند بین بە ڕێنمایەکان. بەڵێ هاوڕێیان بۆچی من و چەتۆ کەرەنتینین لە هەولێر؟ ڕاستەکەی من بە بۆنەی جەژنی نەورۆزی ئەم ساڵ چەند کۆنسێرتێکم هەبوو دوان لە بەریتانیا سیانی لە ئەمریکا ئیتر لە کوردستانەوە گەیشتینە هۆڵەندا گەیشتینە ئەوروپا لەوێوە بەتەما بووین بڕۆین بۆ بەریتانیا و دوایەوە بۆ ئەمریکا بەڵام بەداخەوە کە هەموو شتێک ئێستا ئێلغا کراوە لەبەر ئەوەی لە سەردەمێکی زۆر ناخۆشتاین ڤایرسی کۆرۆنا کۆڤید 19 بڵاو بۆتەوە بە تقریباً هەموو وڵاتەکان ئێستا بۆیە زۆربەی زۆری شتەکان ڕەفزکران کۆنسێرتەکانی منیش هەروەها. یانزەی سێ کە لە کوردستانەوە گەیشتینە هۆڵەندا کە بیستمان هەموو کۆنسێرتەکان ئێلغا بوونە پێمان پێویست بوو کە بە زووترین کات بگەڕێنەوە بۆ کوردستان نەوکە هەموو ڕێگەکانمان لێداخرێن و نەتوانین بگەڕێنەوە و لە وڵاتێک بچەقین. ئیتر چواردەی سێ خۆشبەختانە تیکیتێکمان دەستکەوت لە دوسڵدۆرف ئەڵمانیا بۆ هەولێر کە گەیشتینە فرۆگەخانەکەی دوسڵدۆرف پێمانیانوت وتیان ئەوانەی کە دەگەڕێنەوە بۆ کوردستان هەمووی 2 هەفتە کەرەنتین دەکرێن. ئێمە یەکسەر ڕازی بووین بەوەی کە کەرەنتین بکرێن لەبەرەوەی کەس فەرقی نییە لەگەڵ ئەویتر هەمومان یەکسانین هەمومان وڵاتی خۆمانمان خۆشەوێ بۆ سەلامەتی خۆت و بەرامبەرەکەت پێویستە پابەند بیت بە ڕێنمایەکان. وەکو دەبینن تەسویرەکەی ئیمڕۆژ لە هۆتێلێکین لە هەولێر خۆشبەختانە هیچمان نییە سەلامەتین ئەلحەمدولیلا ئەمە زۆر پێویست بوو بۆی کە بگەڕێنەوە ماڵی خۆمان تەکید بین ئەمین بین بزانین کە سەلامەتین. ئێستا کە زانیتان بۆچی لە کەرەنتیناین پێم خۆشە بۆتان باسکەم کە ڕۆژانە ئێمە لێرە چی دەکەین. ڕۆژانە ئێوە چی دەکەن لە ماڵ لێرەش هەر بەو شێوەیە ژیان بەردەوام ئەبێت. من بەیانیان زووکە هەڵەسم وەکو باسم کرد هەموو ژوورەکەم پاک دەکەمەوە بە پەڕۆی تاقیم ئیتر دیتۆ بەیان ئەو پەڕۆیانە بێ ئەمەش پەڕۆیەکە بچووکترە تۆزێ هەموو 20 دقە جارێ دەستمە شۆم ئەگەر دەستیشم شۆم ئەمەش بەکارهێنم تاقیمی دەست کە ژوورەکەم خاوێن دەکەمەوە دەستکێش بەکاردێن. هەر وەکو هەستێکی خۆم پێم خۆش نییە کە بێن ژوورەکەمان بۆ پاککەنەوە خۆم دەیکەم بەوە زۆر مرتاحترە بم. اینجا دوای ئەوە ئەمە هەموو بەیانیەک ئەوە ڕوتینمە مێزەکان دەسڕم دەسکی دەرگاکان دەسڕم کەنتۆرەکان ئەبێت هەمووی زۆر پاک بێتەوە تاقیمی بکەم. ئەو دەستکێشە و ئەو پڕوانەی کە بەکارم هێناوە هەمووی فرێدەدەم بەکاری ناهێنمەوە یەک جار بەکاری هێنم و دوای ئەوەش دەستمە شۆم.
پاک و خاوێنی هەموو کاتێک پێویست بووە و گرنگ بووە، بەڵام بە تایبەتی ئێستا. اینجا پاشان کاتژمێر 8:30 و خواردنی بەیانیمان بۆ دەهێنن. زۆر بە خزمەتن، خۆشبەختانە خزمەتەکەیان زۆر جوانە بەڕاستی، عەزیەت ئەکێشن. سێژەمە خواردنمان بۆ دەهێنن. اینجا کەمێک دوای ئەوە کاتژمێر 10 فەحسمان دەکەن. ڕۆژانە 2 جار پشکنینی پلەی گەرمیمان بۆ دەکرێت، بەیانیان و ئێواران. ئەوە سیارەی دەستگای تەندروستی بوو. بەڕاستی دەستخۆشی لە دەستگای تەندروستی و هێزە ئەمنیەکان دەکەم کە بەو پەڕی ڕێز و دڵسۆزیەوە خزمەتی هاوڵاتیان دەکەن. ئێستاش پێم خۆشە بۆتانی باسکەم کە من چیەکەم لە کۆرنتینی هۆتێل، چۆن کاتەکانم ئەبەمە سەر. تۆ کوی؟ چەتۆ چیەکەی؟ خەریکی هەواڵ خوێندنەوەم چۆپی گیان. بەداخەوە ئێستا پرنس چارلز پازیتیڤ بۆ تێستەکەی ئەم بەیانیە دەرچووە. ئەوەی جێگای داخە کە ئەم ڤایرۆسە کەس ناپارێزی و لە کەسیش ناگەڕێتەوە. وڵاتێکی پێشکەوتووی وەکو بەریتانیا و کەسانێکی وەکو بنەماڵەی ماڵی پرنس چارلز و کوێن ئەلیزابێت کە تووشی شتێکی وابن کەواتە ئەم ڤایرۆسە دەست لە کەس ناپارێزی، بۆیە تکا دەکەم ڕێنماییەکان بگرنە بەر و خۆتان بپارێزن، خۆتان کەرنتین بکەن هەتا ئەو کاتی کە پێویستە لە بە خۆتان و لە بە خۆشەویستەکانتان. زۆر ڕاستە. بەداخەوە توش بووە تەمەنی 71 ساڵەوە نییە؟ 71 ساڵە بەڵێ. لە وڵاتە پێشکەوتووەش ئەها سێرکە توش بووە ئەویش. بەڵێ ئێمە کە سەفەرمان کرد، هەر خۆم و چەتۆ سەفەرمان کرد، لیڤیامان لای کەس و کار بەجێهێشت. ئیتر ڕۆژانە تەماشای ڕسمەکانی یەکەم و تەلەفۆن بۆ کەس و کارەکەم، قسە لەگەڵ لیڤیاکەم، هەرچەندە باش نازانێ قسە بکە، بەڵام ڕۆژانە ئاگامان لە یەکتریە و پێی گرتووە و یعنی زۆر بیری دەکەین، زۆر دڵمان خۆشە کە چەند ڕۆژێکمان ماوە سەلامەتین، خۆشبەختانە تەندروستیمان باشە و بە دڵخۆشیەوە دەگەڕینەوە بۆ لای لیڤیای کچمان و بۆ لای کەس و کار. روتینی ڕۆژانەمان بەردەوام ئەبێت دوایەوەی کە ژوورەکەم خاوێن کردەوە و هەواڵەکانمان خوێندەوە، چەتۆ ئیشی خۆیەکات و منیش ئیشی خۆم دەکەم. کارەکانی من ئەوەیە لە ڕێگەی ئیمەیل و تەلەفۆن و سۆشیال میدیا لەگەڵ ئەو کەسانە لە پەیوەندیام کە ئیشی منیان لایە. بۆ نمونە کلیپێکی نوێم کردووە، پێویستە کە ئەو کلیپە وردە تەواو بێت لە بواری موزیک و ئێدیتینگ و ڤیدیۆ کلیپەکەی. بۆیە ئاگام لە ئیشەکانە لەگەڵ ئەو کەسانە قساکەم، ئەمەوێت ئیشەکانم دایم زۆر جوان بێ، بۆیە پێویستە کە زوو لەگەڵ ئەو کەسانەی دەوروبەرت لە پەیوەندیا بیت. خۆشبەختانە لە پەیوەندیادا نەبراوم بۆ کارە هونەرەکانم و بۆ کاری بیزنسی، دەبێت پرۆڤە لە بیر نەکەی. لێرەش پرۆڤە دەکەم، دەنگی لێ بەرز دەکەمەوە، هەندێک گۆرانی دەڵێم، هەندێک تەمرینی سۆڵفێژ دەکەم. ژیانی شەمووی ئیشکردن نییە، بەڕاستی هەندێک جار پێویستە کە تەماشای فلیمێک بکەی، من و چەتۆ هەندێک جار دائەنیشین باسی بەسەرهاتی جاران دەکەین، هەم چەتۆ هەم من. دوای ئەوە دەبێت بەڕاستی لە جوڵەیە بیت، دەبێت تەندروست بیت. من هەموو ڕۆژێک نزیکەی نیو سەعات بۆ 35 دقە پیاسە ئەەکەمە ناو ژوورەکەیە. ئەگەر ببینن ژوورەکە ژوورێکی گەورە نییە، بەڵامە تا لای دەرگاکەی دەرەوە بۆ لای پەنجەرەکە پیاسە دەکەم. لە کۆتاییدا هیوادارم تەندروستیتان باش بێت و بەباشی بمێننەوە. ژیان وەستاوە، بۆی ژیان بەردەوام بێت. تکایە پابەندی ڕێنمایەکان بن. خواحافیزتان بێت.